بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 72. ڕاهێنانی ئاراستەکرا و هەر یەک لەم بڕانە شیتەڵ بکە بە بەکارهێنانی گەورەترین کۆڵکەی هاوبەش، پاشان ساغ بکەوە. پرسیاری ژمارە 1 لێرە 2 دانە ڕادە هەیە. ئەوە ڕادەی یەکەمە، ئەوەش ڕادەی دووەمە. چونکە لە ڕادەی دووەم پیت نییە، کەواتە ئەو پیتە هیچ کات کۆڵکەی هاوبەش نییە، تەنیا لێرە ژمارە هاوبەشە. لە مابەینی 12 و 36 گچکەترین ژمارە 12ە، چونکە دەتوانم 36 دابەشی 12 کەم بە بێمانەوە، کەواتە 12 گەورەترین کۆڵکەی هاوبەشە، یەکسەر دەینووسم لێرە. ئەوجا کەوانە چی دەکەمەوە؟ ئەوها تەمەشای ڕادەی یەکەم دەکەم، چونکە پیتەکە هاوبەش نەبوو، کەواتە تەنیا پیتەکە دەنووسرێتەوە. چونکە 12 هەمووی هاوبەش بوو، کەواتە لە 12کەی هیچ نەماوە، چونکە 12 دابەش 12 یەکسانە بە 1. 1 پیتەکەش دەنووسرێتەوە، بەڵام کەس ئەوها نانووسی، تەنیا دەنووسم پیتەکەی دەنووسم، یەکەکە پێویست ناکا بنووسم. پاشان هێمای کۆ هەیە، دیسان دەنووسرێتەوە. ئەوجا ئەو 36 دابەشی 12 دەبی بکەم، 36 دابەش 12 دەکاتە 3 لێرە دەنووسرێ. ئەوە شیتەڵکردنی ئەو بڕا جەبریە. ساغکردنەوەکە کووە؟ دەینم ئەو 12ی لێک دەدەم لەگەڵ ئەو پیتە، جارشکە لێکی دەم لەگەڵ ئێرە، دەبی ئەو ژمارانەی ئێرەم دیسان بەدەست بێتەوە. 12 پیتی دەکە، هەر دەکا 12 پیتەکە لێرە دەنووسرێ، و 12 جاران 3 یەکسانە بە 36، کەواتە شیتەڵەکەم ڕاست بوو. پرسیاری ژمارە 2 لێرە دیسان 2 ڕادە هەیە، ڕادەی یەکەم و ڕادەی دووەم. لە ڕادەی دووەم پیت نییە، کەواتە پیتەکە هیچ کۆڵکەی هاوبەش نییە، تەنیا ژمارەکان بزانم چ کۆڵکەی هاوبەشە لە مابەینی 24 و 8. ئەگەر یەکسەر نەزانم کۆڵکەی هاوبەش چەندە، دەتوانم 24 و 8 بە جۆرێک لە جۆرەکان شیتەڵ بکەم، دەیان نووسمەوە 8 و 24، چونکە هەردووچیان جووتن، هەردوو ژمارەکان دابەشی 2 دەکەم کە زۆر ئاسانە. 2 دابەش 2 1، 4 دابەش 2 2، 8 دابەش 2 دەکات 9. ئەوجا تەمەشای 9 و 12 دەکەم، دەتوانم دابەشی چ بکەم؟ دابەشی 2 ناکرێت، چونکە 9 تاکە، دابەشی 3 دەکەم، 12 دابەش 3 4، 9 دابەش 3 3. ئێستا لە مابەینی 3 و 4 هیچ کۆڵکەکی هاوبەش نەما، کەواتە لێرە ڕادەوەستم، ئەو دوو ژمارانەی ئێرە لێک دەدەم، 2 جاران 3 یەکسانە بە 6، کەواتە 6 گەورەترین کۆڵکەی هاوبەشە، دەینووسمەوە لێرە. لە ژمارە یەکەم لە 24کەی چەند ماوە؟ ئەو ژمارە ماوە، چارەکە کە لێرە هەیە دەنووسرێتەوە، پیتەکەش دەنووسرێ، ئەوجا کەمەکە دەنووسرێ. لە ژمارەی دووەم کە 8 بوو چ ماوە؟ ئەو 3 ماوە لێرە دەنووسرێ، کەواتە شیتەڵەکە ئەوهایە. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە، لێک دەدەم 6 جاران 4 24، پیتی کەم 3 جاران 6 8، وەکو جارانی لێ هاتەوە، کەواتە شیتەڵەکەم ڕاستە. پرسیاری ژمارە 3 لێرە، چونکە لە ڕادەی دووەم هیچ پیتەک نییە، کەواتە تەنیا ژمارەکان ئەگەر کۆڵکەی هاوبەش هەبوو دەیان نووسم. ئەمن لێرە چ دەکەم؟ لێرە هێمای کەم هەیە، لێرە هێمای کۆی هەیە، هێمایەکان وەکو خۆیان کۆ دەنووسمەوە، ئەوها لێرەش کۆ. لێرە پیتەکەی دیسان دەنووسمەوە، چونکە ئەوە هاوبەش نییە. تەواو.
ئەوجا ئێستا بزانم چ هاوبەشە لە مابەینی 15 و 21 دوو هاوبەش نییە چونکە ژمارەکان تاکن، سێ هاوبەشە کەواتە سێ لێرە لە دەرەوەی کەوانە دەنووسمەوە چونکە ئەوە کۆڵکەی هاوبەشە. ئەوجا ئەو 15 دەینم دابەشی ئەو سێی دەکەم، 15 دابەش سێکسانە بە 5 لێرە دەنووسم، ئەو 21ش دابەشی سێی دەکەم دەکا 7. ئاسانترین شیتەڵ ئەو هایە. ساختکردنەوەکەش دیسان لێکی دەم 3 جاران 5 15 کەمەکەش دەنووسرێتەوە 3 جاران 7 21 کەواتە گەڕامەوە دۆخی جاران کە ئێرە بوو. پرسیاری ژمارە 4 لێرە 3 دانە ڕادە هەیە، ئەوە یەکەمین ڕادە لێرە، ئەوەش 2 ئەوەش 3. چونکە لە ڕادەی سێم هیچ پیتەک نییە کەواتە پیتەکان هاوبەش نینە، پێویست ناکە خۆممان دیکەم تەنیا تەماشای ژمارەکان دەکەم لە مابەینی 28 و 8 و 12 ئایا چ ژمارەك هاوبەشە. گچکەترین ژمارە 8 ئایا 8 هاوبەشە کۆڵکەی هاوبەشە یان نا. چونکە ژمارەکان هەر سێکیان جووتن یەکسەر دابەشی 2 دەکەم بزانم چ ڕوو دەدا. 12 دابەش 2 6، 8 دابەش 2 4، 28 دابەش 2 4 دا. دیسان ژمارەکان جووتن دیسان دابەشی 2 دەکەم، 6 دابەش 2 3، 4 دابەش 2 2، 4 دابەش 2 7. ئێستا لە مابەینی 7 و 2 و 3 هیچ کۆڵکەچی هاوبەش نەما، ناتوانم دابەشی هیچ بکەم کەواتە دەینم ئەو دوو ژمارانەی ئێرە لێک دەدەم 2 جاران 2 4 کەواتە 4 گەورەترین کۆڵکەی هاوبەشە. لێرە دەنووسم 4 کە گەورەترین کۆڵکەی هاوبەشە، کەوانە چی گەورە ئەو هێمایانەی کە هەنە لێرە وەکو خۆیان دەنووسمەوە کەواتە ئێرە هەمووی وەکو خۆی دەنووسمەوە ئەو پیتانە. پاشان با پیتەکان بنووسمەوە جارێ س تواندوو کەم پیتی س و کۆ. ئێستا ئەو 28ی دەینم دابەشی 4 دەکەم یان پێویست ناکە دابەشکەم ئەمن لێرە چماوە ئەوان بەکار دەینم ئەو ژمارانەی کە هەم بوو 7 و 2 و 3. 7 لێرەش 2 لێرەش 3. ئەوها شیتەڵ بە بەکارهێنانی کۆڵکەی هاوبەش گەورەترین کۆڵکەی هاوبەش. لە کاتی ساختکردنەوە 4 جاران 7 28 س تواندوو، 4 جاران 2 کەم 8 س و 4 جاران 3 12 دەگەڕێمەوە دۆخی جاران کەواتە شیتەڵەکەم ڕاستە. پرسیاری ژمارە 5 لێرە 3 ڕادە هەیە، ئەوە ڕادەی یەکەمە، ئەوەش ڕادەی دووەمە، ئەوەش ڕادەی سێمە. تەمەشای پیتەکان کەم لێرە پیتی س و د هەیە، لێرە تەنیا س تەنیا د کەواتە پیتەکان هیچ هاوبەش نینە، دەبی وەکو خۆیان بنووسمەوە. پێش ئەوەی تەمەشای ژمارەکان کەم دەتوانم ئەم پیتەکان وەکو خۆیان بنووسمەوە هەتا ئیشەکە ئاسان بی. لێرە دەنووسم س تواندوو پیتی د هەر وەکو خۆی کۆ، لێرەش دەنووسم تەنیا پیتی س کەم لێرە تەنیا پیتی د. ئەوجە بزانم دوایە لە پێش پیتەکان چ ژمارەکی دادەنێم و چ ژمارەک هاوبەشە. چونکە ژمارە 2 گچکەترین ژمارەیە کەواتە هیچ کات هاوبەش کۆڵکەی هاوبەش لە 2 گەورەتر نابی، چونکە دەتوانم 12 و 4 دابەشی 2 کەم کەواتە 2 گەورەترین کۆڵکەی هاوبەشە لە دەرەوەی کەوانەی دەینووسمەوە. ئەوجە ئێستا 4 دابەشی 2 دەکەم دەکا 7، 12 دابەشی 2 دەکەم دەکا 6، 2 دابەش 2 هەر دەکا 1 هیچ نەماوە لەوێن دەرێ. لێرە دەمێنێتەوە 7 لێرەش دەمێنێتەوە 6 لێرەش دەمێنێتەوە 1 بەڵام پێویست ناکا بنووسم 1 کاتە ئەوە شیتەڵەکەیە. ساغی کەمەوە 2 جاران 7 4 2 جاران 6 12 2 جاران لێرەش 1 هەردوو کەواتە زۆر شیتەڵەکی باشە.
پرسیاری ژمارە 6 ڕادەی یەکەم ئەو ڕادەیە هەمووی ڕادەی یەکەمە، ڕادەی دووەم ئەو ڕادەیە هەمووی ڕادەی دووەمە، ڕادەی سێم ئەو ڕادەیە هەمووی ڕادەی سێمە. تەمەشای پیتەکان کەم، پیتی س پیتی سە، لێرە ئەو پیتە لێرەش ئەو پیتە کەواتە هیچ شتێک هاوبەش نییە. هاوبەش واتە دەبی لە هەمووی هەبی، هەردوو پیتەکان لە هەر سێ ڕادەکان هەبی، کەواتە پیت هاوبەش نییە. ئەگەر هاوبەش نەبوو یەکسەر پیتەکان وەک خۆی دەنووسمەوە، بێگومان هێمایەکانیش دەبی وەکو خۆی بنووسمەوە. لێرە کەم، لێرە دەهێڵمەوە چونکە دەبی ژمارەی بنووسم، پیتەکان دەنووسمەوە وەکو خۆی. پیتی س توان سێ و پیتی ساد کۆ، پیتی ساد توان دوو و کۆ، لێرەش پیتی س. ئەوجا ئێستا تەمەشای ژمارەکان دەکەم، لێرە سی، لێرە دوو، لێرە دە، چونکە دوو گچکەترینە کەواتە گچکەترین دووە، گەورەترین کۆڵکە لە دووی قەت نابی گەورەتربی. ئەگەر هاتو ژمارەکانی دیش دابەشی دووی کران، هەمویان دابەشی دووی دەکرێن، کەواتە دوو گەورەترین کۆڵکەیە. کە سی دابەشی دووی دەکەم دەمینێتەوە 15، لێرە دەنووسم، دوو دابەش دوو دەمینێتەوە 1، پێویست ناکە بنووسم، و دا دابەش دوو دەکا 5. ئەواشی تەڵەکەیە. ئەوجا ساختکردنەوەش زۆر ئاسانە، لێک دەدەم دووی لەگەڵ هەموو ڕادەکان دەگەڕێمەوە دۆخی جاران. ئێستا دێمە لای شیتەڵ بکە بە بەکارهێنانی کۆڵکەی هاوبەشی گونجاو و ساغیش بکەوە. پرسیاری ژمارە 7 ئەگەر تەمەشاکەم سێ ڕادەم هەیە، ڕادەی یەکەم لێرە، ڕادەی دووەم ئەو ڕادەیە، ڕادەی سێمیش ئەو ڕادەیە. تەمەشاکەم پیتی س لە هەر سێچیان هەیە، کەواتە پیتی س کۆڵکەی هاوبەشە، کەواتە پیتی س هاوبەشە. تەمەشای توانەکانیان دەکەم 3، 2، 5 هەمیشە گچکەترین توانی دەبی بنووسم، کەواتە پیتی س هاوبەشە، گچکەترین توانیش 2. ئەوجا ئێستا دێمە لای ژمارەکان، لێرە 2، لێرە 8، لێرە 10، دوو گچکەترینیانە، 8 و 10 دابەشی دووی دەکرێت، کەواتە دووش هاوبەشە. ئێستا کەوانەکان دەکەمەوە، ئەوجا تەمەشاکەم، لێرە 2 دابەش 2 دەکا 1، کەواتە هیچ نەماوە. ئەو توانەی ئێرە دەینم هەمیشە ئەو توانەی لێ دەردەکەم، لێ دەرکردن، چونکە بەخۆی دابەشە، بەڵام لە کاتی دابەش توانەکان لێک دەردەکرێن، کەواتە 5 دووی لێ بڕوە دەکاتە 3، چماوە س توان 3، کەمەکە دەنووسرێتەوە، لێرە س توان 2، دووی لێ بڕوە 0، کەواتە پیتەکە 0، هیچ پیت نەماوە، بەڵام 8 کە دابەشی دووی دەکەم دەکات 4، تەنیا 4ەکە ماوە، پیتەکە نەماوە، چونکە پیت کە توانی 0 بوو دەکاتە 1، وەکو ئەوایە 4 جاران 1، بەڵام هەر دەکات 4، پێویست ناکە پیتەکە بنووسرێ. لێرە کۆی هەیە، دا کە دابەشی دووی دەکەم دەکا 5، لێرەش توان 3 دووی لێ بڕوە دەکا 1، کەواتە توان 1، بەڵام کەس نانووسی توان 1، ئەوها دەنووسرێ. ئێستا ئەگەر بمەوێ ساختکەمەوە چ دەکەم، دەینم 2 س توان 2 جاران س توان 3 دەکات 2، لە کاتی جاران توانەکان کۆ دەکرێنەوە، 2 3 دەکات 5، کەمەکە دەنووسرێتەوە، 2 جاران 4 8 و س توان 2 هەروەکو خۆی س توان 2 کۆ 5 جاران 2 10، پیتەکان س توان 2 س توان 1 دەکات س توان 3، کاتە گەڕامەوە وەکو ئێرە دۆخی جاران، کەواتە شیتەڵەکەم ڕاستە. پرسیاری ژمارە 8 چەندانە ڕادەم هەیە؟ ئەوە ڕادەی یەکەمە، ئەوە ڕادەی دووەمە، ئەوەش ڕادەی سێمە. تەمەشای پیتەکان دەکەم، پیتی ساد هەیە،
کاتە هاو بەشە. یەکسەر دەزانم پیتەکە هاو بەشە. ئەو جەکەوانە چی دەکەمەوە؟ گچکەترین بچووکترین توان چارە کەواتە چار هاو بەشە. ئەو جە ئێستا دێمە لای ژمارەکان. لە مابەینی 24 و 8 و 12 گچکەترین شت 8، بەڵام 8 هاوبەش نییە، کۆڵکەی هاوبەش نییە، چونکە 12 دابەشی 8 ناکرێ. کەوابوو دەبی کۆڵکەی هاوبەش لە 8ش گچکەتر بی. لە 8 گچکەتر چ هەیە کە 8ش دابەش بکرێت بەسەری؟ چارە بێگومان. کاتە چار دەبی، چارەکە هاوبەشە لێرە دەنووسرێتەوە. 24 دەینم، بێگومان دەبی ئەمن کەمەکەش بنووسمەوە. 24 دابەشی چاری یەکسانە بە 6. ئەو جە پیتەکە 6 چاری لێ بڕوا، 6 کەم 4 دەکات 2، کەواتە پیتەکە توان 2. کۆیەکە دەنووسرێتەوە، 8ەکەی دەینم دابەشی چاری دەکەم دەکات 2. ئەو توانەی لێ دەردەکەم، 5 چاری لێ بڕوا 1، کەواتە پیتەکە توان 1. ئەو کەمە دەنووسرێتەوە لێرە، 12ی دەینم دابەشی چاری دەکەم دەکات 3. ئەو چونکە چارە لێرەش چارە، کەواتە هیچ نامینێتەوە، کەواتە تەنیا دەنووسم 3، چونکە 4 کەم 4 دەکات 0. هەموو شتێک توانی 0 یەکسانە بە 1، کەواتە هیچ نەماوە، پیتەکە نییە. ئەوە شیتەڵەکەیە. ئەگەر بمەوێ ساغکەمەوە، بێگومان دیسان لێک دەدەم لەگەڵ هەر یەکە لەوانە، دەگەڕێمەوە لای ئەو بڕێی کە هەم بوو. پرسیاری ژمارە 9، تەمەشای پیتەکان دەکەم. ئەو پیتە پیتی س لێرە هەیە، لێرەش هەیە، هاوبەشە. ئەو پیتە لێرە هەیە، لێرە هەیە، هاوبەشە، کاتە زۆر باشە. پیتەکان هاوبەشن، س هاوبەشە، ئەوەش هاوبەشە. گچکەترین توانی س 2، گچکەترین توانی سادیش 2، کاتە 2 هاوبەشە. لێرە 2، لێرەش 2. دێمە لای ژمارەکان 25 و 15، 5 هاوبەشە لێرە، کۆڵکەی هاوبەشە. ئێستا لێرە چ ماوە؟ 25 دابەش 5 ماوە، 3 2 لێ بڕوا، پیتەکە توان 1، و 2 لێ بڕوا 0، کەواتە پیتی ساد هیچ نەماوە لێرە، کەمەکەی دەنووسمەوە. ئەو کەمە 15 دابەشی 5 دەکات 3، ئەو 2 کەم ئەو 2، کەواتە پیتی س نەماوە، بەڵام 3 2 لێ بڕوا 1، کەواتە پیتی ساد 1 مایەوە. ئەوە شیتەڵەکەیە. ساغکردنەوەش زۆر زۆر ئاسانە. پرسیاری ژمارەدا ڕادەی یەکەم و ڕادەی دووەم و ڕادەی سێیەم. ئەگەر تەمەشای پیتەکان بکەم، پیتی س لە هەر سێکی هەیە، پیتی د لە هەر سێکی هەیە، کەواتە ئەو 2 پیتە هەردووچیان هاوبەشن، دەنووسم. گچکەترین کۆڵکەی پیتی س چەندە 2، و گچکەترین کۆڵکەی پیتی د ئەویش 2 هاوبەشە. ئێستا دێمە لای ژمارەکان. لێرە 12، لێرە 24، لێرە 6. گچکەترین ژمارە 6ە، کاتە هیچ کات کۆڵکەی هاوبەش گەورەترینیان لە 6 گەورەتر نییە. ئەگەر هاتو ژمارەکانی دابەشی 6 کران، کەواتە 6 هاوبەشە، چونکە دابەش دەکرێن، 6 هاوبەشە، کۆڵکەی هاوبەشە. ئێستا لە ڕادەی یەکەم 12کەی دابەشی 6 دەکەم، دەمینێتەوە 2، پیتی س لێرە 3 2 لێ بڕوا دەکا 1، کەواتە پیتی س مایەوە. چاریش ئەو 2 لێ بڕوا، ئەویش مایەوە 2. ئەو کەمە دەنووسرێتەوە، 24 دەینم دابەشی 6 دەکەم دەکات 4، پیتی س لێرە 4، لێرە 2، 4 2 لێ بڕوا 2، کەواتە 2 ماوە. لێرە
دووە لێرەش دووە کەواتە دەکە نەماوە هیچ کۆیەکە ئەو کۆیە دەنووسرێتەوە لێرە 6 بە 6 1 کەواتە هیچ نەماوە توان2 لێرەش توان2 هیچ نەماوە توان 5 5 ئەو دوای لێ بڕوا دەکا 3 توان 3 ئەوە شیتەڵەکەیە لە کاتی ساکردنەوە لێک دەدەم جارێکی دیکە ئەو ژمارە لەگەڵ یەک بە یەک لەگەڵ ئەو دوو ڕادەی دەبی بکاتەوە ئەو ژمارانەی ئەو ڕادانەی کە لێرە هەیە. پرسیاری ژمارە 11 ڕووبەری گشتی هەڕەمێکی چوارینەی ڕێک دەکاتە ڕووبەر یەکسانە بە توان2 کۆ2 واسات کاتێک درێژی لایەکی بنکەی هەڕەمەکەیە و ساد بەرزی یەکێک لە ڕواکانیەتی وارە شیتەڵ بکە واتە ڕووبەرەکەی شیتەڵ بکە. ئێستا ڕووبەرەکەی دەنووسمەوە بەڵام بەبێ ئەو یەکسانیە پێویست ناکە تەنیا ئەو بڕێی دەنووس توان2 کۆ2 واسات. تەمەشای پیتەکان دەکەم پیتی لە هەردوو ڕادەکەی هەیە کەواتای کۆڵکەی هاوبەشە گچکەترین توانیەکە کەواتە یەک توانیەک هاوبەشە. تەمەشای ژمارەکان دەکەم لێرە ژمارە 2 لێرە ژمارە 1 کەواتە هیچ هاوبەش نییە چونکە یەک هەمیشە هاوبەشە یەک پێویست ناکە بنووسرێتەوە کەواتە هیچ ژمارە یەک هاوبەشە تەنیا. لە ڕادەی یەکەم ئەو دووە ئەو یەکەی لێ بڕوا دەکا یەک دەمێنێتەوە کەواتە یەک توانیەک کەس نانووسی توانیەک ئەو کۆیە دەنووسرێتەوە لێرە ئەو دووە دابەشێک هەردەکا 2 ئەو پیتە توانەکە یەکە یەکی لێ بڕوا 0 کەواتە پیتی هیچ نەماوە ئەو پیتش چونکە هاوبەش نەبوو وەکو خۆی دەنووسرێتەوە لێرە ئەو های لێدێ. ئەگەر بەمەوێ ساکەمەوە جاران توان2 و جاران 2 ساد دەکا 2 ساد کەواتە ئەوە شیتەڵەکەی ڕووبەرەکەیە. ئەو جە پاشان دەتوانم بنووسم ڕووبەر لێرە هەتا ئەو وانەیە زۆر دوور درێژ نەبی لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە ئەو ڕاهێنانەی کەماینە لەوانەیەکی نوێ شیکاریان دەکەم. کاتێکی خۆش.